تیمە تەندروستیەکانی چەمچەماڵ و هێزە ئەمنیەکان شان بەشانی قایمقامەتی قزای چەمچەماڵ دوای ئەوەی هۆشداری مەترسی گەورە درا بە دانیشتوانی قزاکە هەنگاوەکانیان چڕتر کردەوە و ڕێوشوێنی ئەمنی تەواویان گرتەبەر. بڕیارمان داوە زۆر باشتر لە جاران زۆر تونتر لە جاران قەدەغی هاتوچۆ جێبەجێکەین و دەمەوێت لێرەوە شتێکی زۆر جوانی چەمچەماڵ ئەمڕۆ باسکەم کە شەو هەندێک کارمەندی خۆبەخش لە قەزای چەمچەماڵ کە خۆبەخش بوون و دەرچووی زانکۆ پەیمانگاکان بڕیاریان داوە بە شێوەی خۆبەخشی کار لە چەمچەماڵ بکەن. ئەمە نقطەشی زۆر جوان و نقطەیەکی تر خاڵێکی تری زۆر جوانی چەمچەماڵەوەی کە کارمەندە بەڕێزەکانی کە خانەنشین بوونە لە سلکی تەندروستی ئەوانیش بڕیاریان داوە بێنەوە کار بکەن هاوکاری برایان و خوشکەکانمان لە کەرتی تەندروستی بکەن و جارێکی تر ڕای دەگەێنین هەموو هێزی پێشمەرگەش لە پێرێەوە لەسەر بڕیاری بەڕێز کاک مستەفا چاوڕەش کە بەرپرسی هێزەکانی هەفتە خراوەتە حاڵەتی ئامادەباشی بوو. ئەم دوو ڕۆژی ڕابردووشە ڕێکارەکانمان تر کردوێتەوە و دانانی بربەستی کۆنکرێت لەسەر جەم شەقامە گشتەکانی ناو شارۆکەی چەمچەماڵ و نێوانی ناحەی شۆڕشیش بۆیە ئەم هەڵمەتیشمان دەست پێ کرد بەڕاستی بەداخەوە لەلایەن هەندێک لە شۆفێران و هاوڵاتیانیش پابند نەبوون بە قەدەغی هاتوچۆوە وەکو پێویست دەبوو. بۆ خۆتان نەزانن ڕێنمایەکانی تەندروستی زیاتر تونکراوەتەوە بە پێی هەردوو ڕێنمایی هەم وەزارەتی ناوخۆ هەم وەزارەتی تەندروستی بۆی بتوانیت شڕتری بکەینەوە تەمە بۆ سەلامەتی ژیانی هاوڵاتیان. لای خۆشیەوە بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ سەبارەت بۆی کە بابەتێکی لە ئەژماری تایبەتی خۆی لە فەیسبوک بڵاو کردوێتەوە کە باز لە بوونی مەترسی گەورە لە چەمچەماڵ دەکات بەم شێوەیە ڕوونکردنەوەی بۆ گەلی کوردستان خستە ڕوو. ئەوەی کە ئێمە نیگەران کردووە ئەم بێباشی خەڵکە و ئەو چوارە حاڵەتە پۆزتیڤە بە تایبەتی حاڵەتی سێم و چوارەم کە سەرچاوەکەی تا ئێستا نازانرێت لە کێوە توش بوونە و چەند کەسیکە لەمان و توش ئەبێ لە ئایندەیان ئەنجامەکان ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتووە لە سبەیان دووسبەیە ئەنجامی تر ڕابگەندرێ. بۆیە بەڕاستی بە هاوڵاتیان ئەڵێمەوە من لە خۆمەوە زەنجی مەترسی بەڕاستی بڵاو ناکەمەوە ئەزانم بارودۆخەکە لە مەترسیایە ئەزانم کە بەڕاستی ئەگەر فریان نەکەوین ئەگەر خەڵک بە دەنگمانەوە نەچێ چەمچەماڵ لە کۆنتترۆل دەرەچێ و کارساتیش گەورە بەڕاستی لەم شارەی ڕۆدا کە هیوادارم خەڵک هەست بە مەترسیەکە بکەن و بە جۆمان بکەن و ئەمەی کە منێ لەم ڕوونەیە. ئامارەکان لە چەمچەماڵ پێمان دەڵێن تاوەکو ئێستا 4 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لەو سنوورە هەیە و ئەوەی جێی مەترسیشە زیادبوونی ئەو ئامارەیە لەو سنوورە لە ئەگەری پابند نەبوونی هاوڵاتیان بە ڕێنماییە تەندروستیەکان. مەجید حەمید، گەلی کوردستان، چەمچەماڵ.